و لە ئێستادا تێدا نیشتەجێ و کەسێکی کەمەندامیان هەیە و لە چاوەڕوانی ئەویان کە خاوەن ماڵ بێتە دەرەوە دەستگیری بکەن و ماڵەکەی داگیر بکەن. بەداخەوە ئێستا ئەم ماڵە لە بەردەمیان کە وەکو سزن کراون. بەڵێ وا دیارە ئەم خانووی کە لە پشتەوەی مندا دەرەکەوێت ماڵی جیرانێکمە و لە ئێستادا تێدا نیشتەجێ و کەسێکی کەمەندامیان هەیە و لە چاوەڕوانی ئەویان کە خاوەن ماڵ بێتە دەرەوە دەستگیری بکەن و ماڵەکەی داگیر بکەن، هەروەکو ئەو چەند خانووی کە دوێنێ شەو داگیر کرا. هەروەکو بینین سوپا ئێستا لە پێش دەرگاکەی ئۆتۆمبیلەکانیان ڕاگرتو و بە کەلوپەلی بڵین جێگەوبان و ئەو شتانە کە ئاێنێت بە تەواوەتی نیشتەجێ بن لە ئەم خانووەیە. و لە دوای ئەم خانووش لە هەوڵی ئەوەدان چەند خانوویەکی ترش داگیر بکەن. ئەگەر ئەمەوا بڕات دوێنێ شەو دوو خانوو ئەم بەیانی ئەم خانووە لەوانەیە ڕۆژەکانی تر هێوا شەش دوو خانوو سێ خانوو بە تەواوەتی گەڕەکەمان پێ سۆڵ بکەن. ئەم خانووسە چەند کەسیتیایە؟ ئەم خانووە ئێستا سێ کەسیتیایە. بەڵێ کەمەندامێکشان هەیە کە لە ماڵەوەیە. بەداخەوە ئێستا ئەم ماڵە لە بەردەمیان کە وەکو سزن کراون. وەرە فەرم بزانم چۆن خۆراک بۆ ئەم ماڵە بریتە ژوورەوە، ئەم ماڵە چۆن هاتوچۆ و ئیش و کاریان بەڕێ بکەن. ئەمەن داخەکەی بۆ ئێمە.